سڵاو لێبێت دکتۆر ئێستا تەندروستیتان چۆنە تەمەنتان وان نزیکە بێتەوە لە 81 ساڵ وڵی تاخوا حەزکا قۆڕە باش نییە بۆچی ئەی باش نییە هیچ ینی بە گەم ناکات لەشم خۆی ئەمە لەم عمرانسان هەر ڕۆژێ پشکێکی بەرە بێ ئێمەنی زۆر تەبیعی عمرەکە ئەمەیە. باشە دکتۆر باسیەوەت کرد 65 ساڵە کەلارە جێهێشتووە کاتێک گەڕێتەوە کەلار ئەمڕۆ لە کەلاری کە خەڵاتی ڕێزلێنانت پێبەخشا چه هەستێک هەیە؟ بەتاکید من وتم لە کەناڵەکانی تراوتم من زۆر خەڵات کراوم چ لە دەرەوە چ لە ناوخۆ زانکۆکان دامەزراوە ڕۆشنبیرەکان ئیتر تەواوی بوارەکانی تر خەڵاتیان کردووم ئەم خەڵاتم زۆر لاش چێژدارە لە بەرەوەی من خۆم کوڕی گەرمیانم و گەرمیانی بوونیش لە نێو ڕێگەکانمایە ئەمە دەفەرچێتی نییە بەڵام من خەڵکانی ترە بینم چەنێ بە هەوای دەڤەری خۆیانەوە من بۆ نەبم ئەمڕۆ گۆچانەکەت پێ نییە دکتۆر گۆچانەکەت پێ نییە ئەمڕۆ گۆچانەکەت پێ نییە باشە گۆچانەکەم لەبەرەوەی عشقی ئەو خەڵکانە بوو بەدەستمە بتوانین بە باشی ڕێ بکەم. بۆچی زیاتر گرنگی بە ئافرەتە دەی لە کارەکانتە؟ لەبەرەوەی ئافرەتی کورد مەظلومە لەبەرەوەی حەقی زۆر لەمە زیاتر هەیە کە ئێستا پێی درراوە بۆیە لە ماڵەکەمە 8 پەیکردن دەربارەی ئافرەتی مەظلومی کورد کردووە. هیچ پرۆژێکی تازە تێ هیچ پەیکەرێکی شتێکی بۆ گەرمیان بۆ گەرمیان نا بەڵام گەرمیانی شامیلێتی پەیکەری قوفڵێکە گەورەترین قوفڵی دنیاە 7 مەترەوە گوێت لێ بوو 7 مەتر بڵندە 3 مەتر پانە و ئەم قوفڵە ئێمە هەمومان قوفڵین کاتێوا تۆ کە قوفڵەکانمان شاسوارێک بیکاتەوە قوفڵی تۆ 2500 ساڵە دەوڵەتت هەیە نیتە بۆ نیتە شوانکارەکان بۆ بوونە دەوڵەت تۆ بۆ نەبووی غێر ئێمە بەرامبەریەک قوفڵین ئێستش بەرامبەریەک قوفڵین تەواوی توێژەکان بەرامبەریەک قوفڵین. ئەتەوێ ئەو پەیکەرە لەکوێ دابنێت؟ نازانم ممکنە نێڵە داینم ئەوم لەسەر پۆپەیزانم بپرسە لە خەڵکی لەوانەی دەسەڵاتدانە ممکن ئەگەر نێڵم لەسەر پۆپەی یەکێ لە شاخەکان دایتە لە ئاسن کردومە 200 ساڵەکان. باشە کێشەکەی چەندێکە و پەیکەری قوفڵە؟ زۆرە 7 مەتر بڵندەیەت لە ئاسنە. بۆچی کە ناوی ئامۆزا ئاهێنن دڵت پڕە بێت؟ لەبەرەوەی عاشقی ئامۆزای خۆم بوو ئەوە 5 ساڵ و 8 مانگ و 26 ڕۆژە کۆچی دوایی کرد من هەر مانگێ 1000 کیلۆمەترە بڕم ینی 500 ساڵ لە هەولێرۆ 500 کیلۆمەتر دێم بە کەلار لە هەولێرۆ 500ش ئەڕۆمەوە فقط بۆ نیم سەعات بێمە سەر مەزارەکەی و دێم تا ئێستا غایبم نەکردو بەس شانم شکا 2 مانگە نەمتوانێ بێ دوێنێ چوومە خزمەت. ئەوەنە ئاشکێەوە ئامۆزایەت بوویت تەنانەت ڕۆژ و مانگ و هەمووی لە بیرماوە؟ بەتەکید وازان مێستەیەکە وەفاتی کرد بە بەرچاو لە 5 دقیقا وەفاتی کرد بێ هیچ نەخۆشیە. چیت هەیە بۆ وانەی کە عاشقی نووسین و کارەکانی تۆن؟ کۆڵ نەدەن من زۆر کەس بەرامبەرم وەستان و زۆر تۆمەتیان پیاکردم و زۆر ئەوانە کوان یەکیان نین من هەموو 140 کتێبیشم هەلە دنیای ڕۆشنبیری شەرقی ئەوسەتا نەکردەنە ناو میلەتێکی خۆ. لە دوای قوفڵ بەرهەمی ترتە بێت یاخود ئەیکەی بە کۆتا بێ من ئەمرم هەشتا بەبانە ئێستا شەو ڕۆژ خەریکی نووسینم تا هێزی تیا بێ پاو دەست و پلم باوەڕم پێ بکە هەر دەنووسم ممکنە بەسەر یەکێ لە نووسینەکانمە گیانم دەرکێت شان نازم بەوە.